سڵاتان لێبێت. ڤایرۆسی کۆرۆنا یان نۆڤڵ کۆرۆنا ڤایرۆس 2019 ئەو مەترسیەی کە ئێستا سەرتاپای جیهانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە. پرسیارەکە لێرەدا ئەوەیە ئێمە وەکو هاوڵاتیانی هەرێمی کوردستان چی بکەین؟ بترسین؟ ئایا بوونی لە هەرێمی کوردستان هەیە یان لە پاشە ڕۆژدا دەبێ؟ ئایا ئەو ڕێکارە گرنگانە چین کە هەر یەکێک لە ئێمە بتوانێت جێبەجێ بکە بۆی دوور بێت لەو ڤایرۆسانە؟ و لە هەمان کاتە با بزانین حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەتی تەندروستیەوە چی کردووە بۆ ئەوی هاوڵاتیان و کۆمەلگای ئێمە لەم نەخۆشیە بپارێزێ. بۆ ئەم مەبەستە میوانداری بەڕێز دکتۆرە چیمەنمان کردووە، ئەو بەرپرسی بەشی خۆپارێزیە لە وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان و بە نوێنەرایەتی وەزیری تەندروستی هەرێمی کوردستان ئەمڕۆ میوانە لەگەڵمان لە ساڕژ دکتۆریان بخێر بێ. زۆر سپاس. با لە سەرەتا لەو پرسیارە دەست پێ بکەین. کۆرۆنا چییە؟ یان ڤایرۆسی نۆڤڵ کۆرۆنا 2019 چییە؟ زۆر سپاس دکتۆر هەست، زۆر سپاس، زۆر پێخۆشحاڵم کە لەو بەرنامەی ئامادەم، چونکە زۆر پێویستە خەڵکەکەمان بزانیتن وەکو جەنابەت فەرمووی خەڵکەکە بترسێ چی بکە. بەنسبەت کۆرۆنا ڤایرۆس یەکێکە لە خێزانی کۆرۆنا ڤایرێت فامیلی، یعنی مجموعەیەکی زۆری ڤایرۆسن خێزانی کۆرۆنان کە هۆکاری نەخۆشیێکی زۆرن لە گیانلەبەرە بەتایبەت گیانلەبەرە شیردەرەکان، لە باڵندە، لە ماسی، بەڵام بەخۆی ئەوانە نەخۆشە پێ دەڵێن هاوبەشەکان یان زۆنۆتیک کە دەکرێت جاروباریان لە ئاژەڵەکانەوە بگەزرێتەوە بۆ مرۆڤ کە ئێستا ئەوەی ڕووداوە لەو 2019 ئەنکۆڤی ئەوەیە کە لە ئێستا دێنە سەر باسیەوەش یەکەم جار لە 2012 ڕوویدا، ئێستاەوە جارێکی تر ڕوویدایتەوە بەخۆشی سەبەبی دووەمی کە نەخۆشیەکانی کۆئەندامی هەناسا پاش ئینفلۆنزا کۆرۆنا ڤایرۆس دێ، بەس بەخۆی لە مرۆڤ نیشانەکانی بە سووکی دەست پێ دەکا. نیشانەکانی باز دەکەین، یعنی کەواتە لە ئەساسدا ئەم ڤایرۆسە لە ئەو ئاژەڵانە بووە کە وەکو ناوتێنان ئاژەڵە شیردەرەکان یان ئاژەڵ ئاویەکان. ئەگەر بینە سەر مێژووەکەی حەزمان لێ جارێ لەسەر مێژووی ڤایرۆسی کۆرۆنایان پەتای کۆرۆنا چۆن دەست کردووە؟ کۆرۆنا ڤایرۆس یەکەم جار ساڵی 2012 لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەر بەو ناوەش ناونرابوو بە ڤایرۆسی کۆنیشانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست مەدلیست مێرس کۆرۆنا ڤایرۆس لە ساڵی 2012 لە چ وڵاتێک؟ وڵاتی سعودیا سەری هەڵدا بوو. دوایەوە عینەن لەوێن دەرێ هەمان شت دوای بەربڵاو بوو، بەس دوایەوە بۆ جاری دووەم ئێستا لە بڵێن سەری هەڵدایتەوە. ئەو جارە لە وەکو خۆتان دەزانن لە وڵاتی چین لە بازاری وەهان سەری هەڵدا بۆ بەخۆی یەکەم سویەکی 12 یەکەم حالت بوو هەفتی یەک دەستنیشان کرا 2019 ئاخی ڕۆژی ساڵی بۆیە ناوی بۆ 2019 بەس لە هەفتی یەکەوە تر دەستنیشان کرا کە هۆکارەکەی کۆرۆنا ڤایرۆسە. تا ئێستا ئەم پەتایە یان بڵێن ئەم ڤایرۆسە چی کردووە تا ئێستا کە بڵێن لە وڵاتی چین سەری هەڵداوە؟ ئامارەکانی چییە؟ ئامارەکانی ئەمە تەبەن سەرچاوە زۆرە، بەس سەرچاوی مەکە وەزارەتی تەندروستی راپۆرتەکانی ڕۆژانەیە کە ڕێکخراوی تەندروستی جیهانی بڵاوی دەکاتەوە، شەوانە بڵاوی دەکاتەوە، پاش کە باری ناساییش ئەعلان کرا ئێستا ڕۆژانە دووجا بڵاو دەکاتەوە. بەس ئاخر راپۆرتمان کە ژمارەدەیە هەتا ئێستا لە سەر مستەوای جیهان 7818 حاڵەتی چەسپێنراو هەیە، لەوانە 199 لە وڵاتی چینە، ئەوانەی تر سەدایەکی لە 18 وڵاتی جیهانی ترە و ڕێژەی مردن 2.2 ئاخر شت لە سەدا. ئەوانەی بەتوندی نەخۆشیەکەیان گرتووە تەنها 17.7ەیە، یعنی ئەگەر لە 100 کەسی 17 کەسیان بەتوندی گرتوێنە. ئەم ژمارانە ناو بەناو گۆڕانکاری پێدا دەکرێت. ئێوە نایگۆڕن، ئێوە چاوەڕێی چی ئەەکەن؟ ینی ئێوە مەزدەرتان مەزدەرمان ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەوانی هەر زانیاریەکی در هەبێت لە بەدەر نەخێر ئەمە بەس اعتماد لەسەرەوە دەکەن. مە دەزانین ئێستا مردنەکەش 170 کە دەکاتە 170 بە شەخص دەکاتە 2.2. ئەمە ئێستا چاوەڕانین ئەو ڕەتەسەر دەکەین راپۆرت دەربچی داتاکامان لەسەر ئەو بنەمایە نوێ دەکەین. لەم ئامارانە هیچ کەسی تێدا هەیە کە
لە هەرێمی کوردستان بوو بێ یان نەخێر لەو ئامارانە زۆربەی زۆری ئەوانەی دەرەوەی وڵاتی چینیشن پەیوەندیان هەیە یان بڵێن گەشت لەمە پێش سەردانی ینی وەکو وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم ئێوە تا ئێستا چیتان کردووە بێزگە لەوەی کە مەسەلەن لە ڕێکخراوی تەندروستی جیهانی ئامارەکان بڵاو دەکاتەوە ئێوە چۆن تەعامل لەگەڵ ئەو ئاماران ناکەن و چۆن وە دەکەن کە هاوڵاتی بەلایانی کەمەوە کە بای ئەوەنە دڵنیاییەکی هەبێ کە بڵێ ئەم ڤایرەسە جارێ دوورە لێم بڵێ ئەمە هەر لەگەڵ سەرهەردانی ئەو بڵێن ئەو وەزع لە وڵاتی چین بڵاوکردنێکمان ینی ڕاگەندڕێکمان بڵاو کردەوە کە حالیان ئەوە هەیە لە وڵاتی سین و بڵێن دڵنایی هاوڵاتیانمان کردەوە ئێستاش مستەمڕین ناوە بەناوە خۆ دەزانی میدیا زۆر جار دێتن ئێستا میدیا زۆر بەردەستە لە بۆ هەموو حاڵەتێک لە ڕێگەی سوشیل میدیاوە فیسبوک و هەموو ئەو چناڵانەفە زوو ئەگەر بزانین خبرێکی و هەیە ئەمە دێنە سەرخەت وەڵام دەدەینەوە چکەمە بەڕاستی دەبی خەڵک بزانێتن تەنها سەرچاوە بۆ بڕیاردان کەەوە بۆ ئەعلانکردنی کە حاڵەتێکی چەسپاو هەیە لە هەرێمی کوردستان دەبێ وەزارەتی تەندروستی بێ بەمە ئەوەیانە کە وەزارەتی تەندروستیش وەکو گوتم لە یەکەم ڕۆژەوە ڕاگەینمان بڵاوکردنمان ڕاگەیان بڵاوکردنەوەکەی لەکوێوە دەستان پێکرد ینی بۆ خۆپارێزی لە کۆڕۆنا بڵێ ئەمە لە وەکو دەڵێ لەژنەیەکی باڵامان دروستکرد لە سەرمسەوای وەزارەت بە لەگەڵ ڕێکخراوی تەندروستی جیهانی بە نوێنەرانی وەزارەتی ناوخۆ کشت و کاڵ هەروەها وەزارەتی خوێنی باڵا بۆ چاودێریکردنی ڕەوشەکە لە هەمان کاتدا ئەو ڕێنمایانەی کە لە ڕێکخراوی تەندروستی جیهانی بە تایبەتی لە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست چونکە ئێمە ئەوەی جیهان جیایە و کە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست جیایە ئەوانە بە هەمانگی لەگەڵ وەزارەتی تەندروستی بەغدای فدرال ئەو ڕێنمایانەمان دەست بەجێ بۆ هاوڵاتیان بەجیا بۆ دامەزراوە تەندروستیەکان بەجیا بۆ خەڵەس نوێنەکان و فڕۆکەخانەکان بەجیا بڵاومان کردەوە وەروە ئێستا مستەمرین لە سەرشتا چکە ڕۆژانە چکە ڤایرۆسەکە نوێیە ڕۆژانەی ڕێنمایی دێ ئەمە لە سەرخەتین هەر شتێکی نوێ دوا بە دوا ڕێنمایەکان لەسەر ئەو ڕێنمایانی کە ئێستا هەیە ینی وەزارەتی تەندروستی چ دەڵێ ینی داوای چیەکە لە هاوڵاتی و لە دەستگاکانی خۆی بەڵێ ئێستا حالیان چونکە ئەمە هیچ بەخۆشحاڵیەوە هیچ حاڵەتێک تۆمار نەکراوە لە هەرێمی کوردستان هەروەها بڵێن لە سەر ئەستی عراق تەنها لە ڕۆژاڵاتی ناوەڕاست هەیە ئێمە ئێستا هەمان ڕێنمایی وەکو سەرمابوون ئەنفلەوەنزا خەڵک دەبێ چونکە بیدایەت جارێ دیار نەبوو ئەو ڤایرۆسە چۆن دەگوازرێتەوە وەکو هەموو ڤایرۆسێکی نوێ بەڵام لە راپۆرتەکانی ئەخیر ڕێکخراوی تەندروستی جیهانی چەسپێنرا یعنی پەسەند کرا کە لە مرۆڤ بۆ مرۆڤ دەگوازرێتەوە بەخۆشی تووشی کاندامی هەناسە دەبی ئەمە دەبی بزانین کەواتە ئەو ڕێنمایەکانتان لەسەر ئاستی نیشانەکانی بەزەبەت ئەمە دەبی یەکشت بە خەڵک بڕابگەینین نەک هەموو ئێستا خەڵک هەموو پەرسیوێک و کۆخە و تا ئەوە کۆرۆنە ڤایرەسە لە بەربەر شتێکی زۆر بەسی چونکە ئەمە هەتا ئێستا چونکە هیچ حاڵەتێک لێرە نییە ئەمە دانانرێتن بەوەی چکە بڵێن پێناسەی خۆی هەیە پێناسەی پێوەری گومان ڕێکخراوی تەندروستی جیهانی پێناسەکە تەحدید دەکات پێناسەکە تەحدید کرایە خەڵک دەبی بزانی پێناسەیە زۆر پێمان خۆشە حتەکە لە ڕێنمای لەگەڵ هەموو ڕێنمایەک پێناسەی ئەو نەخۆشیە دەنێرین کە ئەگەر هاتوو نەخۆشیە ناسەی کت و پڕ و تند بوو دێنە سەر نیشانەکان بەس بە سەرەتا لەوە ڕابوەستین کە ئێوە ڕێنمایەکانی ڕێکخراوی تەندروستی وەرتان جێڕاوەتە سەر کار و کردەوە لە ڕێگەی نام و دەستگاکانتانەوە بەردەوامن لە پاراستنی فڕۆکەخانە و خاڵە سنووریەکان بەڵام ئێستا ناوبڕێکی کورد وەردەگرین و پاشان لەسەر نیشانەکانی ئەگەر یەکێک خوانە خواستە ئەم نەخۆشی هەبێ چی لێ بە دەردەکەوێت دکتۆرە چیمەن وەڵاممانداتەوە بەڵام پاش ئەم ناوە دووبارە سڵاوتان لێبێت دەربارەی ڤایرۆسی کۆرۆنا ئێمە بەردەوامی لەسەر وەرگرتنی زانیاریەکان لە بەڕێز دکتۆرە چیمەن ئاکرەیی کە ئەو بەرپرسی هۆبەی یان بڵین بەڕێوەبەرایەتی خۆپاراستنی تەندروستیە لە وەزارەتی تەندروستی دکتۆرە دەمانوێت بزانین شێوازی بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە
کە لە بیدایەت و ئاماژەت پێکرد کە لە سەرەتا لە ئاژەڵ بوو ئەگەر زیانیاری زیاترمان بیتێ ئەم ڤایرەسە چۆن دەتوانێت لە ئاژەڵەوە بۆ ئێمە بگوازرێتەوە پاشان ئایا ئێستا لە چ بڵین لێڤڵێکی گەشە سندندایە ئایا گەیشتوتە ئەوەی کە مەسەلەن لە کەسێکەوە بۆ کەسێکی تر بە تەواتی بگوازرێتەوە بڵین دۆکیومنت کراوە خۆی بیدایەت کە سەری هەڵدا لە بازارێکی گیانلەبەری ئاویەکان لە شاری وهان بوو زۆربەی زۆری نەخۆشەکان لەوێ دەست پێکردن لێ ڕبتیان کرد کە ئەو نەخۆشانە لە بەرکەوتن یان لە خواردنی ئەو ئاژەڵانە خاصەتەن ئەوانەی زیندوەکان لەوە گوازراوێتەوە ئەوە دوای ئەوە بڵێن تەزبیتیش بوو تا ئەو کۆتایش ینی مرۆڤ بۆ مرۆڤ لەو چەند ڕۆژی ئەخیری ئەوەشیان بڵاوبوونەکە ینی ئەوشیان پەسەند کرا لە مرۆڤ بۆ مرۆڤ دەگوازرێتەوە دەگوازرێتەوە بە شێوەی بەخۆی ئەو ڤایرۆسە تووشی کۆندامی هەناسە دەبێت ئەو لە هەناسەدان لە کۆکە لە پژمین نەخۆشی ئەگە نەخۆش کۆرۆناڤایرۆس نەخۆش کەوت بوو لە کاتی قسەکردنی کاتی پژمین کۆکە لە پرشکەکانی داهەیە و هەروەها ئەگەر هاتوو مەسەلەن پژمی و دەستی کالۆیە دەڵێن ئەمە دەڵێ هەر کەسێک نەخۆش بیدن لە حاڵەتی ئەتیادیش کرد کلینسی پێ نەبوو دەبی ئانیشکی نوشتاوە دابنێتن ئەگەر هاتوو پژمی و دەستی لە شوێنێکدا یان لە بڵێن کەلوپەلێکدا یەکێکی تر دەستی لێدا بۆ ڕێش بڵاو دەبێتەوە دەبی پێ بگەین کە ڕێگای هەناسەدان کەواتە مهمترین شت پاکوخاوێنی بڵێن هەناسەدان و هەروە دەست دوو ینی ئەمرازی ڕئیسینە بۆ بڵاوبوونەوەی بۆ یەکە ئەمە باسی ڕۆشنبیری تەندروستیش دەکەین لەسەر ئەو بنەمایە لەسەر بنەمای کە چۆن دەگوازرێتەوە لێ هەتا ئەو کەسانەی ئەگەر بڵین ئاژەڵداری دەکەن یان لە قەسابخانە و یان لەو شوێنانی کە ڕاستەوخۆ ئایا جۆری ئەو ئاژەڵانی کە لە شاری وهانی چینی ئەگەری ئەوەی هەیە ڤایرەسەکەی لێگوازرابێتەوە ئەو ئاژەڵانی کە لە وڵاتانی تر هەیە و لە وڵاتی ئێمەش هەیە بە هەمان شێوە پێویستی بە حەزەر هەیە ینی ئەبێ ئەو کەسانی کە ئیشە دەکەن ئاگیان لە خۆیان بێ نەخێت دکتۆرە سێسا ئەمە گوتمان ئەمە پابند دەبین چکە ڕێکخراوی تەندروستیانی ئەو چاودێری ڕەوشی تەندروستی لەسەر مساوای جیهان و ناوچەکان و وەکو ڕۆژهەڵاتی ڕاست بڵێن ئاسیا ئەو متابع دەکە فەمە ڕێنمایی هەیە بۆ چین بەجیا بۆ جیهان بەجیا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەجیا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست چونکە ئێستا ڤایرەسەکە بڵین کەس نەخۆش لێرە تۆمەر نەکراوە بە نسبەت بازارەکانی گۆشت هەر هەمان ڕێنمایی ترە ینی بەخۆی دەبی مەسەلەن ئەو بازارەکان یعنی هێشتا ڕێنمایی بۆ چین بەجیا دەرکراوە چی بکەن دابخرێ بۆ فترەیەک خاوێن بکرێتەوە تاقیم بکرێتەوە ئەمە جارێ لەو ئاستەدانینە بەس بەخۆی بە شێوەیەکی خۆپارازی بەگشتی یان دەبێت تۆ کات بەرکەوتن لەگەڵ گۆشتی مەسەلەن نەکوڵاو دەبی گۆشتی کوڵاو نەکڵاو تێکەڵنەکەی خواردن تا بکرێ بە کوڵاوی بخۆی ئەوە بە شێوەیەکی گشتیە تەبانەوە بە کەڵکیش دێ بۆ ڤایرۆسی کۆرۆنا خواردنەکە بە جوانی لێ بنرێ بە جوانی بکڵێ لە کاتی شتن کوڵاو و نەکڵاو تێکەڵ نەکرێتن زۆر باشە کەواتە کوڵان ڕۆڵی خۆی هەیە لە کوشتنی ئەم ڤایرۆسە بەڵێ بینە سەر ئەوەی کە ئەو کەسانی کە لە چین توش بوون یان کەسێک کە هاتوچۆی چینی کردبێ و لە وڵاتێکە وەکو ئەمریکایە فڕانسایە کانەدایە کە مەسەلەن دەڵێن ئەوە مەحاڵەتێکمان هەیە دوومان هەیە ئەو کەسانە چیان هەیە ینی جگەلەوەی کە لە ئەوان چەسپانیانە کاتە نیشانەکانی چی ئەو کەسی کرد نیشانەکانی وەک گوتم دەبێتە نەخۆشی هەناسەی تند و پڕی تند و کت و پڕ یعنی وەکو ئینفلۆنزایە بەس نیشانەکانی بڕە تونترە و کت و پڕترە ئەکیوت بەخۆی تایە مەسەلەن ئازاری ماسوولکەکانی لەشە پەسی وە کۆکەیە بە پاشان ڕۆژێک لەوانەیە ڕاستەن بتە تەنگەنەفەسی ئەگەر مەسەلەن تەنگەنەفەس بێتن بەڵام ئەو نیشانانە هەر دێنەوە دەگەڕێنەوە بڵێن بەس نییە ئەو نیشانانە هەبێ و بڵێن نەخۆشی کۆرۆناوەکو لەوانەیە ئینفلۆنزایەکی وەرزی ئینفلۆنزای وەرزی ئینفلۆنزای وەرزی بێ سەرمابوون بێ بەڵام ئەگەر هاتو ئەوانە یەک
ئەو کاتێ دەڵێن گومان لێکراوە کە هەیبێنەک چەسپێنراوە گومان لێکراو پێشینە گەشتینە هێبی بۆ مەسەلەن شاری چین بۆ وڵاتی چین لە 14 ڕۆژی ڕابردوودا یان هەر بەوێ شتێپەڕی لە دوایە چویتە وڵاتێکی تر بەس گەشتی کردبێ بەوێ ئەوە یەکەم یانیش بەرکەوتنی هەبی لەگەڵ نەخۆشێک کە چەسپێنراوە و نەخۆشەیە مەسەلەن بە تاقیکە چەسپێنراوە کە چەسپێنراوە ینی بە تاقیگە بە مختبەر دەرچووە بە دۆکیمنتەیە ئەوجە بەروەکەوتە کە سوکاری بووە یان لە کادری تەندروستی بووە عیلاجی کردووە ئەو کاتە ئەوانە دەڵێن ئەو نەخۆشیە کۆرۆنا ڤایرەس یعنی دەبی ئەو کەسە ئەو نیشانانەی هەبێ بەرکەوتەی هەبێ لەگەڵ کەسێکە کە لە چین بوو بێ یان چەسپێنرابێک ئەو نەخۆشی هەیەیان خۆی سەردانی چینی کردبێ وئیلا ئەوانی تر ئەو نیشانانە زەحمەتە ینی مەسەلەن حالیان پێویستی بەدڵڕەکە نییە ئەنفلۆنزای وەرزی ئەوە کە زانیمان کەسێک هەیە ئەم نیشانانەی تێدایە ئەو خۆت ئاماژەت پێ کرد لە سەردانێک بووە لەو سەردانەیە چۆتە چین لەوێ کەسێکی بینیوە و پێشتریش لەگەڵ کەسێکە بووە کە دوای پاشیان سەلمێنراکە ئەو نەخۆشی هەیە ئەو ڕێگەیانە چین کە مەسەلەن نێواتوان بیچەسپێنن یان مەسەلەن پزیشکان دەتوان بڵێن 100% ئەوە کۆرۆنا ڤایرەس لەشی ئەو کەسە هەیە و تووشی ماکەکانی سە بەنسبەت ما کە هەرێمی کوردستان بە زۆری تەرکیزمان لەسەر خاڵە سنووریەکان و هەروە فڕۆکەخانەکانە چونکە ئەمە بخۆت حەسب تاریخی نەخۆشیەکە ئەوەی ئێستا نوێیە چکە نەخۆشیەکە نوێیە بە زۆری ڕەب دەکرێت بە وڵاتی چین کەواتە دەبێ ئەمە لەوێن دەرە کۆنتترۆلکەن لە دەواازە سنووریەکان و هەروە لە فڕۆکارخانەکان ئەوە ئەرکیوانە ئەوانیش ڕێنماییەکانیان هەیە ڕێنمایان هەیە چۆن تەعامل بکەن مەسەلەن ڕێنماییان پێدراوە هەر کەسێک ئەوەش هەر بەپێی ڕێکخراوی تەندروستی جیهانیە مەفرۆزە ئەوانەی دێن کە لیان بپرسرێتن سەردانی وڵاتی چینیان بکرێ ئەگەر زانیمان ئەوانە بالفعل سەردانی وڵاتی چینیان کردەوە ئاعرازیان هەیە دەبی ئەوە زوو جیا بکرێتەوە کەرەنتین بکرێت جیا بکرێتەوە بە سیارەیەکی فریا گوزاری کە خاص بۆ ئەو نەخۆشیە تەرخان کراوە بگوازرێتەوە هۆڵی ئایزۆلیشن وەرد هۆڵی جیاکردنەوە کە تەخسیس کراوە لە هەموو پارێزگاکانی کوردستان بۆ ئەو لەوێ دەبێ کارمەندەکانی تەندروستی بە کەلوپەلی خۆپارێزی تەواو استقبالی ئەو نەخۆشە بکەن و اینجا هەڵسەنگاندن و چارەسەری و ئەو کاتە دەبێت سامپلیش بە پێ ڕێنمایی وەرگرتنی سامپل لێ وەربگیرێ بنێریت بۆ فەحس و چارەسەری بکرێت بێگومان ئەم فەحسە لە هەمان کات شۆرەبیر نەکەین ئەگەر هات و ئەوەی هەبوو هەر نیشانەی هەبێ نیشانە نەبێ ئامۆژگاری فڕۆکەخانە کردووە کە ئەوانەی کە لە چین گەڕینەوە هەموو ئەگەر نیشان نەبێ ئەوە ناونیشان ڕقم تەلیفۆن تەفاسیل وەردەگرین بەڕێوبەری پاراستنی تەندروستی لە پارێزگاکان متابعەیان دەکەن و ئامۆژگاریان دەکەن بۆ مای 14 ڕۆژ کە دەبێت چ بکەن ئەگەر نیشانی نەخۆشیان دەبێت هەر پەیوەندی بەوە بکەن بە کەیفخان نەچنە بڵێن سەردانی مستشفیەکان بکەن ئەگەر سەردانیان کردو بۆ چین کەواتە ئەبێ لەژێر چاودێری دائیری بەڵێ دەبی بەخۆیان بزانن یەک خێزانەکانیان بپارێزم پێشی کۆمەلگا دەبی خۆیان کە پێیان گۆترا هاتینەوە دەبی ئەو یعنی زانیاریانیان بدرێتێکەوە زۆر میمە کە لەو شوێنەی دەچن بمێنێنەوە لەسەر خەت بن لەگەڵ پاراستنی تەندروستی بەڕێبەرایەتی پاراستنی تەندروستی هەر شتێکیشان هەبوو ئەوان بەخۆیان مەسەلەن مەفروزە بیچن علامات شتیان هەبیتن بۆ چارەسەری بۆیان بکەن ئەگەر بێنە سەر ڕێگاکانی خۆپارێزی تا ئێستا چی معلوم بۆ لە دنیای خەڵک چۆن خۆی بپارێزی هاوڵاتی چۆن خۆی بپارێزی چۆن خێزانەکەی بپارێزی بەڵێ خۆپارێزی مەسەلەن لە چینجیە لە لێرەش جیایە مەسەلەن ئەتۆگەل لێرە خۆپارێزی هەمان خۆپارێزی ئەوەیە وەکو گوتمان ڕێگەکانی گواستنەوەی چیە دەستشوشتن زۆر مهمە دەستشوشتن زوو دەستشوشتن بە ئەو سابوون یانیش بەکارهێنانی جەلی کە ئەلکحۆلی تێدا بەلایەنێکەوە 60 سەدابی واروها دەست لێنەدان لە دەم و چاو و لوت چکە لێرە ئەوانە شوێنی گواستنە ڤایرۆسەکە بستەژورێ بێ ئەوەی دەست بشورێت دەبێ بە دەست پیسەوە دەست نەکە مەسەلەن و هەروەها ماسک باشە
بەڵێ خەڵکێکی زۆر ئێستا ماسک بەکار ماسک نەخێر ماسک ئەویش نقاتی بۆ دانراوە کێ ماسک بەکاربێنێ ئەوانەی مثلەن لە دەواازە سنووریەکان لە فڕۆکەخانەکان دەبێ ئەوانەیە کەم کە بەرکەوتنیانەیە لەگەڵ ئەوە گەشتیاران دێنەوە پشکنینیان لە بۆ دەکەن دەبی ماسکیان لە بەربێ هەروەها لە مستشفیەکان ئەوەی ئەو بڵێن ئەگەر وەکو جەنابەت فەرموون نەخۆشێکیان بۆچی دەبی ماسکیان لەبەر بێتن بەڵام نەسەلمێنراوە کە خەڵکی هاوڵاتی لەبەر بکە هیچ تەسیرێکی وای نییە بەڵام ئەوانەی کە گەشت دەکەن بۆ وڵاتی چین ئەوە شتێکی جیایە بەس ئێمە باسی هەرێمی کوردستان دەکەن پێویست ناکە تۆ حالیان ماسک لەبەر بێ تەنها ئەوانەی چاودێری نەخۆش دەکەن ئەوجا ئەهلی بن یان کارمەندی تەندروستی بن ئەوانەی پشکنینی گەشتیارەکان دەکەن دەگەڕێنەوە لە خاڵستەکان ئەو پێداویستیانە هەمووی ینی دەستگا تەندروستیەکان هەیەە ینی بۆ بەخۆی هەیەە بەس ئەکییت پێویستمان زۆر بە پێداویستیەمە داوامان کردیا ینی بەدابینکردنی ئەکییت بجێ زیاترە بۆ کەلوپەلی خۆپارێستن بۆ پتەوکردنی هۆڵەکانی جیاکردنەوە بۆ پتەوکردنی پەتاگەری بۆ مەفروزە لەسەر مستەوای قاتعەکانی تەندروستی هەمووی بڵێن ڕسپۆنستیم هەبێتن ئەوانەی کە بە کادری تەندروستی تیمن بە وەڵامی هەر نەخۆشەکە بێتن ئەوانە هەمویان پشگیریان دەوێ یعنی مە پلانمان هەیە بەڵام پشگیری دەوێتن زۆر سپاس دکتۆرە چیمەناکری بەڕێوەری خۆپارێزی تەندروستی لە وەزارەتی تەندروستی هیوادارم ئەم زانیاریانی کە ئێمە لێرە باسمان کرد کە لەگەڵ دکتۆرە چیمەن شیمان کردەوە هەمومان بتوانین پێکەوە وەکو یەک دەست چونکە ئەمە حاڵەتێکە چەندین وڵاتی لە دنیا گرتوتەوە پێویستی بەوە هەیە لایەنی تەندروستی و لایەنەکانی تری حکومت بە هاوڵاتیانیش ڕادەیەکی باشیان لە هۆشیاری هەبێ تاوەکو بتوانین هەرێمی کوردستان و شارەکانمان بە پارێزراوی و دوور لەم نەخۆشیە بهێڵینەوە هەموو لایەکتان تەندروست بن و دوور بن لە پەتای کۆڕۆنا ڤایرەس. دوبارە زۆر